سڵاوتان لێبێت خوشکان برایان ئەو کاتان باش ڕێن ئەوڕۆ باز لە شتێک دەکەین کە نێچی کە باس لە کاری قێزەوەنی نێچیر بکەین کە چەندە ئینسانەکە جگە لەوەی شادز و شامافیانی بەڕاستی نێچیر شای دز و مافیابوونە لە کوردستان و شای فەسادکردنی کۆمەلگایە و شای پەیوەندیکردن لەگەر دەوڵەتی داگیرکەری تورکە هاوکات بازە تا هۆکاری مانەوەی ئەو زیندانیانە بە تایبەتی ئەو 5 زیندانیە کە 6 ساڵ گیران کاک شێروان شێروانی، گۆهدار زێباری، مەلاشڤان، دێریڤان، ئەیازی گوڵ، ئەیاز ئەکەرەم کە 30 جار زیاتر گیرایە و هەویە نفوسیشی وەرگیرات و کەسی بەردەوام وانەی بەرخودان دەڵێتەوە. نمونەیەکە ئەیاز من ڕەنگ شێروان هاوڕێمان بی زیاتر بەڵام ئەو ئەیاسە بە خۆی مەدرسەیەک بڕوا بکەن هاوڕێیان گەنجێک لەو دووهۆکەی مەمنوع بوو و فلسی لە ژیرفان نەبوو کرێکاری دەکرد 30 جار گیرایە هەر تەقەی سەری دێ کەچی کۆڵ نادا تا محافزی کەرکوردەوە چ جارێک لێدوانیدا فەرهادە تروشیکە یعنی وتی یعنی ئەمە بڕۆین ئەیاسکەرم بێتە دەسەڵات بەو دەرەجەی کەسێکی پۆپولارە ئەوانە سیمبولن ئەوانە ئینسان دەبێت ئەو 5 زیندانی و ئەو هەموو زیندانیەکانی کە بادینان کە بوونە ڕەمزی مقاومەت ئەو وەختەی کە هەموو خەڵک کۆڵیدا بادینان گەرم بوو و لەناو بادینان ئەو 72 زیندانیە بە تایبەتی کەیسی ئەو 5-6 زیندانیە هاوڕێیان نێچیر چی کرد بە ئێمە بازەوە بکەن نێچیر لە هەموو شوێنێک وا باوە ڕێی زۆر باشە لەسەر ئەو زیندانیانە نیگەرانە و زۆری پێ ناخۆشە ئەوە وای کردیە وێنەیەکی زۆر پۆزەتیفی بدرێتێ کە من بە ویژدان بڵێم ئەگەر نێچی لە شوێنی مەسرور بە نەیدەگەیاندا ئەو دەرەجێ ئەوە حەقەتەکەیە چکو ئەمە هەمومان ئەزمونمان زۆرە لەگەر حکومڕانێتی نێچیری ئەوەندەی نێچیر لە حکوم بوو یعنی بە ماوەیەکی کەم بەری دەدان تەنگاو دەبوو هەندە کێشەی دروست دەکرد بەڵام لە کۆتاییدا ئازادی دەکرد بەس مەسرور وەک یەکەم ئەزمموی لە مەسەلەی حکومڕانێتی و کابرایەکە عەقڵێکی دیکتاتۆری پۆلیسی ئەمنی هەبوو و بێگومان من قسەی یەکێک لە کەسە نزیکەکانی دەڵێم کە جارێک لەسەر یەکێک لەو کەیسانە کۆن لەگەر ئێمە هاوڕێ بوو پەیوەندیمان لەگە یەکتر کرد جملەیەکی گوت من دڵنیام ئەو نەوعانە ئەو جملانە زۆر فڕێدەن لەو کەسانی وەکو مەسروری ماڵی کاول دەکەن کە کاولیان کرد دەگوت یعنی هەموو جار بە بەرپرسەکانم وتی کاکە ئێمە بۆ خەڵک دەگرین تێر جوێنمان پێ دەدرێت تێر سووک دەکرین لەو ناوەندە جیانێ دوایە هەر دەبی بەریشی بدەین ئیتر مەسرور من دڵنیام بەو فەلسەفەیە ئیشی کردی ئەو جارەی بەرناتەم زائیدەن کێشەی بادینان بۆ خەتەرشی زۆر گەورە ینی دوای 75 ساڵ یەکەم جار بوو حەرەکەیەکی گەورە لە بادینان سەری هەڵدا بوو کە نەدەبەوە و شەڕەکە گەیشتوە ناو خودی ماڵی بارزانی یعنی بە تایبەتی ئەو لایڤانەی کاگمەکی ئامێدی کاریگەری زۆر گەورەی کردبوو و ئەو گەنجانە ئەو مامۆستا بەدەلوان مێد بەرۆشکی بوو ئەوانە شەقامیان دەجوڵان ئیتر بۆیە پارتی ناچار بوو ئڕهابەک بکە بۆ ئەوەی سنوورێک لە بۆ ئەو بچکو پارتی لە هەناسەی دیموکراسی دەخن چێ دیموکراسیەتە بی بواری ئازادی هەبی دەخن چێ ئەوە لە مێژە نێچیر باسی کرد کاکە وەڵڵا بوار بدەین دەماخۆن ڕاز دەکە لەبەر ئەوی هێزی دیکتاتۆری هیچی پێ نییە بەس ئڕهابی پێیە پارەی پێیە بەهەرحاڵ مەسرور هات ویستی ئەزمونێک تاقیب کاتەوە بڵێ ئەمن بەرناتەم و بە توندی و یەکەم هات یەکەم ئەزمموی بوو ئەزمموی حکومڕانیشی نەبوو کابراایك وە لە پاراستن فێرەگرتن و کوشتن و لێدان و تەعزیب و قانون خستنە ژێر پێڵاو و تەمەنیشی هەرزەکارە ینی بەڕاستی تا ئێستا مەسرور کەسێکی هەرزەکارانە ڕەفتار دەکاتن
ولا پڕەشی بۆ سەرۆک وەزیران وەکو ئیلاهەک بڕوا بکە دیبلۆمات کارەکان بازیان کردیە یعنی لای هاوڕێ و شت با نەڵێم لای خۆم هەرچەندە ئێمە زۆر دیدار دەکەین بەس ئەو جملەیان پێم نەگوتێ ئەڵێن زۆر هەرزەکارانی و لووتبەرزانە لە گەرمانی مامەڵە کردیە بەهەرحاڵ دوای ئەوەی کەیسا تاوان ئەو گروپانین کە هاوڕێیان دەمەک بوو ژیران بەس کە کاک شێروان ژیرە شێروانی هەموومان کەیسەکە گەورە بوو بە حکمی ئەوی شێروان پۆپولارتر بوو بە حکمی ئەوی هاوڕێی ئێمە بوون هەم لە هەفتەی شوبات هەم لە تەفدا هەم لە تێکەڵاوی لە حەفتی دەوە بڕۆنە سەر کەیسەکان شت بە ئەمانەتی مێژویۆ دەبی باز بکرێت پێشتر لە کەیسی مامۆستا بەدەلوان لە کەیسی زیندانەکانی هەولێرێ ئیتەفگەر ئەو کەیسانە ینی مەسوور هەر لەو کاتی هات چەکچەکەی دەستدایە بەڵام ئەلەو کاتی شێروانی تەقیەوە دەبێت ئەو شێروان بەخۆشی 2000 پێشتر گیرا بوو کەیسەکەی 2019 مانجی یەک گیرا بوو ببورن ئیتر زوو تەقیەوە و خەڵکەکی زۆری ئازادی خوازی هاتە پشت ئەو کەیسە کە بڕوا ناکەم هیچ کەیسەک لە 30 ساڵی ڕابردوو حتا لە هەرێمی کوردستان لەو هەرێمەی پێدەگۆدرێیان حتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست توانرابی ئەو هەموو ئیدانە نێودەوڵەتی لۆ دروست بکرێتن هاوڕێیان ئەوەش بەروبوومی دەیان کەس بووە یعنی هاوڕێیان ئەمە دەزانین چ گروپ نێتێک ئیشی کردیە بە ئاشکرا و نهێنی بەڕاستی یعنی خەڵکەکی گەلک زۆر بۆ ماندی بووە کە جێگای ڕێزە و ئەزمونێک پیشانی مەسرور بارزانی درا کە بڕوا ناکەم ئەوە بڕوا بکەن نووسلا دیمرتاش شکرابیت ئەو ئاستە توندە ئەوەش لە جوڵانی شەقام لە کوردستان و ئەوروپا بە هەموو لایەک کردمان لە کەوتنە دوو بەرپرسان کە هەموو لایەک کردمان لە خەباتی نێودەوڵەتی کرا یعنی لە هەموو بوارەکان کرا لە ئەمریکا لە ئەوروپا لە هەموو شوێنەکان کرا کە دەڵێم ئەوە مەسەلەن ڕەنگی یەکەم جار بیت وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا فەڕەنسا بەریتانیا کەنەدا هۆڵەندا سوید هەموو ئیدانەیان کرد ئەوە بە تایبەتی دوای ئەوەی ناوی ئەڵمانیا و ئەمریکا هات لەگەڵ ئێمە گروپی ئەودەی شوبات کە تیرۆریستی بەس جوڵانی ئەوەکەی بەوە بوو ئەمریکا و ئەڵمانیا بوو زۆر پێتێکسون ئەو وڵاتانە کە لەژێر حیمایی وان کەسی دەیکەنە تیرۆریست ملهوڕی مەسرور و نەبوونی ئەزمموی وای دێکرد ئیتر کاردانەوەکان زۆر تون بوو بەشەکی بەروبوومی ئەوە بوو کە پێشترەیە چەندین کەسایەتی گەورەی جیهانی هاوڕێیان هاتە پشت ئەو کەیسە بەنمونە جێرمی کۆربین سەرۆکی پارتی کرێکارانی بەریتانیا بوو کەم لێرە دەستخۆشی و برادرانی بەریتانیا دەکەم ینی بەڕاستی جێرمی کۆربین توانیان بین سەرۆکی حزبی پارتی کرێکارانی بەریتانیا کە وەکو قائیدی هەموو پارت و بەرەی چەپی ئێستای ئەوروپا و ئەمریکای لاتینی مامەڵی لەگە دەکرێت کەسایەتێکی کەم نەبوو بەڵام مەسوور هەر ملهوڕی کرد بەنمونە بەس ئەو هاوڕێ و گروپانەی ئێمە بڕوا بکەن لە پازە لە بۆ 20 پەرلەمانتاریان ئەوە کرد چکۆ من دەیان ناسم کە بەشێکی زۆریان نانەوێ باسیش بکەن چکۆ ئینسان کە زۆر باسی خۆی کرد ئیتر ئەوەکە ئەگەر ڕاستیش بی ئەگەر لەگە ئەسیستێنتە چدانیش بی بە خەڵکش کە بە پەرلەمانتار بە خەڵکیش بفرۆشتەوە یان کوردامانە لەگە سەرۆکی پەرلەمان دابنیش ئەوەندەت باس کرد بێزەلت دەبی ینی پەیامەکە دەمری دەبتە خۆ دەرخستن نەوەک ئامانج ئازادکردنی ئینسانەکانە چکو لەو ڕوانگەەوە بڵێم هەریەک دێربرم هاڕیان وەرە ئەو هەموو یەپەگەی بیانی شەهید بوو ئەو هەموو خەڵکەی لە هەموو دنیاە خەبات لە بۆ مافی مرۆڤ لە ڕێکخراوەکان بکەم کەس بە دوای خۆ دەرخستن نییە بەهەرحاڵ هەڵمەتێکی گەورەی جیهانی بە ڕادەیەک چەندین ڕۆژنامە و گۆڤار بە تایبەتی فاینیشال تایمس هاوڕێیان بەریتانی کە ئەوە لە ئاستی نیویۆرک تایمز و واشنگتن پۆستە کەم سیاسی هەیە نێخینەوە 3 جار لەسەری نووسی
مایکل ڕۆبن چەند جار بەخۆی هاتە پشتی ئەوە بوو ینی ئەوە من دەزانم بەرەبوومی کەسانێکی جوان بوون کە هاتنە پشت ئەوە شوێن نەبوو ڕۆژ نەبوو ئێمە دووسێ خەبەرمان لۆنێتن لەسەر ئەو کەیسە تاوان هەتا وەکو 26 ئەو زەختەی بەڕادەیە کرا مساعیدی وەزیری خارجی ئەمریکی هاتە پشت ئەو کەیسە هاتن وەفدەکی گەورەیان ڕەوان کرد لەگەر مەسرور بارزانی دانیشتن بڕیاردرا هاوڕێیان بڕوا بکەن ینی ئەمە پێمان خۆش نیان دەشتێ بڵێن ئاستی پەیوەندی ئێمە لە دوای ئەو کەیسە لەیشتە مەرتەبەیەکی زۆر گەورە ئەوروپی ئەمریکیەکانیش دیتیان چێج بوو جۆڵ دەکات چ دەکرێ کووە یعنی ئێستا ئەو پەیوەندیانە ئێمە هەیتمان لە ئاسی زۆر باڵایە ئاگامان لە زۆر وردەکاری هەیە و لەگەر خودی ئەمریکی و بەریتانیەکان و ئەمریکی و دەوڵەتانی خۆمان لە کۆنتاک داینە کەیسێک بوو زۆر گەورە بوو ئەوانی شاتنە پشتی خۆی میدیا وایە چەند گەورە بی هەموو وڵاتەکانیش دێنە پشتی چەند بێدەنگبی هیچ نەکەی کەس نایەتە پشتی بڕوا پێ بکەن هاوڕێیان مەسرور بارزانی بەنیازی بەردام بوو یعنی ئەمنەوە نەک دیفاعلەوی لەبەر زەختەکە گەلە گەورە بوو لەگەری کەس لەگەری نەبوو کەس خودی نێچیروان مەسەلەن تەلمیحی زۆر دەدای سەدەی مەسەرێک کە ئەوە ماڵی کورد و ماڵی ئەو زیندانیانەی وێران کرد نێچیروان بارزانی بوو یعنی پرۆتستۆیەکە گەلە گەورە بوو مەسرور تەسلیم بوو مەسرور بڕوان پێ بکەن ئەوە بن نەس بە ئەمریکیەکانی گوتی بۆتان بەردەدەم بەر لە مانجی 4-5 بوو 4 کۆتایی 4 چی لۆتان بەردەدەم بڕوان پێ بکەن ڕاستی ئەوە یەک دوو نمونەتان تەلمیح دەدەم تاوان ئێمە ئەو خەبەرە دڵنیان 100% کە بە ئەمریکیەکانی گوت بوو بۆتان بەردەدەم و ئەمریکیەکانیش لای خەڵک باسییان کرد ئەوەی داوامان لێ کردی و دۆمان جێبەجێ دەکە خاڵە چکە هاوڕێیان بڕۆن سیر بکەن دوای وەفدەی ئەمریکی هەمومان لە بیرمانە ئەوانەی چاودێریەوە دەکەن مەسرور بارزانی گوتی برێم کوردستان 24 واتە مەسرور وشەی تیرۆریست و وشەی ئاژاوەژێ ڕێگۆڕی کردیە زیندانیانی بادینان هەمومان لە بیرمانە دوای ئەو دیدارەی 2 ڕۆژ پاشتر ئەوە پارێزەرانی خۆبەخشی ئەو کەیسە هەیە چوو بوونە لای دادگای پیا هەڵچوونەوە لای ئەو بەنگینەی بڕوا بکەن ئەوە کاک بەشدار تەلەفۆنی لە بۆ من کرد ئەوە دەتوانن یعنی کاک بەشدار حەسەن وتی قادر شۆک گرتمی گوتمان وتم گوتی لە بەر دەرگەی بەنگین پێشوازی لێ کردینە ئەو پەر ڕێزمان گیرەیە ئەمایان برد سەرێ هەمومان کاکە ئەمە هەموو کوردینەوە دەکەن ڕێزێکی ئەوەندە زۆر کرانە خەبەر لە پەی ئەوەکەی یعنی هەموو ئەوەندە احتیمامیان پێدرا بوو وتیان هەست پێ دەکەین بەردەدرین فعلا مەسرور نیازی بوو لەبەر ئەوی زەختەکە گەلە گەورە بوو نەک لەوە بوو ڕاجعی خۆی بکاتەوە و بڵێ غەڵەتێکی گەورەم کردیە و نایاسایی زەختەکە زۆر گەورە بوو نێچیر لەو مدەیە چی کردی هاوڕێیان چی کرد لە بریا بەروارەکەم وەربگرت بایە کە وەفدی ئەمریکی هاتبوون دەکرێت لە تێکستەکە دابنێن بارحاڵ لەو مدەی لە هەموو شوێنە گوت بووی ئەوە مەسروریش بەرینەدا ئەمن لێبوردنی تایبەتیان بۆ دەرەکەم تاوان بۆ زانیاریتان مەسرور گوتی مەسەلەن ئاو شلە نێچیر دەرێنە ڕاقە بڵێ ماسپی ئەو دەرێنە ڕەشە یعنی بینی ئەو دوای زۆر لە لاهور و پاڤێلی خراپترە بەڵام دوو سەبەبی ڕئیسی هەیە ڕایگرت یەک مەسعود بارزانیە تا ئێستا سەنتراڵەکە مایە دوو نێچیر هەموو سازشێکی قبول کرد یعنی کەسی هەرە نزیکی ئەحمەد حەسکۆیە یعنی مەسئولی هەموو مشرفینی ئەوەی هەموو ئانەی پارتی دەزانن ئەمر قەبزی ناوێری بێت دەرێ یعنی کەس نمایە ئەوەندەی هەمووی پەرپوت کرد لە حکوومەت دەری کردینە ئیهانەیان دەکات ینی کەسی نێچیری کەس نمایە بەڵام قبوڵێتی نێچیر هەستا نێچیر ئەوەی ئەو کەیسەی زدی مەسرور خارجی و داخلی بەکارهێنا دەماری دەناسی کە مەسرور بارزانی ببورن چەندە بە قسەی نێچیری تێکەچی و چەندە ملهوڕی دەکاتن یەکتر دەناسن کەسێتی ئەمەش ئێستاگە کەسێتیە ئەوانە دەناسین تا حەدێک بە حکمی ئەوانەی لێ نزیکن وێنەیەکمان هەیە مەسرور چەند لەگەری بکەوێ ملهوڕی 10 ملهوڕ دەبیت
سروشتی وەکو بابیتی سازش و ئەوەی هیچ جێی نییە بڕوا بکەن سیفەتێک وەکو ئەردۆغانە لەو گروپانەیە نێچیری استفزازی زۆر کرد لەو کەیسەی هاوڕێیان لە هەموو شوێنێک دەگو بەریان دەدەم ئەگەر ئەوەش نەبی باشترین نمونە هاوڕێیان بڕۆن هەموو ئەو حزبە کوردستانیانەی ئەو ماوەی کاک ئەو کەیسە زۆر گەرم بوو نێچیر سەردانی سولێمانی کرد بە هەمووانی گوت بەریان دەدەم لێبوردنی تایبەتیانەوە دەرەکەن هەرچی دەوڵەمەند و کەسایەتی و حزب بوون لەگەڵیان قسە کردیە پێی گوتیە بەری دەدەم بە پارێزەرەکانی گوتبوو بەری دەدەم ئەوەتە پارێزەرەکانیان شەوی جەژن گوتیانە من بەردەدرێ گوتم کوربا بە نێچیر ئەو پیاوە نییە بتوانیت حەدای ماڵی مەسعود بارزانی بکە لە ڕۆژگاری ئەمڕۆ وەک بەخۆش لە ئەوەی یەکێتی ئەوروپەوەی پیاوی ئەوە نییە بێت حەدای ماڵی مەسعود بارزانی بکە دەوتیان نا بەری دەدا چاوەڕێین بڕواکەم لەگە ماڵی کاک شێروانی قسەم کرد هەموو خۆیان ئامادە کرد کە دێتەوە و هەموو بنە ماڵەکان یعنی لە چرکە ساتی ئەوە بوون گوتیان شەوی ئالفەی بەریان دەدا لێبوردنی تایبەتی نێچیرۆ دەرەکە خۆوە قسانە دەگەم ئەو خەڵکە زیندیەمانە تاوان نێچیر دوای ئەوە دەرکەوت هەم ئەو بەیان نامەی دەرکرد هەم ئەو دیدارەی لەگەر دیداری کردیان ئەوەتە جوابی لەو پارێزەرەکان نرد من بەڕاستی بە وردیدا نەچوم بەس کاک بەشدار پێی گوتم وتی بەریان دەدا دڵنیان لەوە چاوەڕێن وتی وعدی پێداینە زائدەن لەگە حزبە کوردستانیەکان زائدەن مەسەڵەن برادەرێک لێرەیە ڕەنگی ئەوە بی خەڵکی سلێمانیە شەوی ئالفەی دەمنی گوت کاک نێچیر بەری دەدا نا دوو ڕۆژ بەر لە حەلفە بوو وتی بزنسمانێکی گەورەی سلێمانی نازانم چێ بوو وتی گوتی نێچیر وعدی دایە بەر بدە تەبعەن هەموو ئەو شتانەی بەس لە بۆ یەکشت بوو شۆت هەولێری نیان دەشتمان خۆشە ینی شۆت بە مەسروری بکە کۆ عەلی مەلا عەلی کەلک جارێک زۆر خۆش باوەڕیان لە تەلەڤیزیۆنی ڕەخنەیان زۆر لێگرت گوتیە موزیقەکەی گوتی ڕاوەستە ئەوە ئەمنی تەفنیش کرد تەفنیش کردە بی جوابی دەمەوە تاعەن مەزرور شۆتی بە مەسرور کرد لە هەموو شتێک استفزازی دەکرد دەگۆ بەری دەدەم ئامادی نێچیر لەوەی چ بوو ملهورتری بکە تاوەکو ناوەن دەرەچی و ناوەخۆ مەسرور ڕسوا بکە و فەعلەن ئامانجەکەش پێیکە مەسرور کەتە ناو ئەو گەمەیەوی زۆر بە بەسیتی تەفریتو نابوو یان نەنیم تەفریتەوە دەبینن وەفد دێ دەستەکرد مەسرور نێچیری هێجێتی مام بوویتە دەرەجە دووسێ و ئەمە زانیاری دەقیقمان هەیە کە مەسرور دووسێ کۆمپانیای هینایە مانگانە 5 دەفتەریان داتێ بەس لە ناوەندە ئەوروپیەکان پێگەی بەرزکەنەوە ئیحتیمامی پێ بدەن نابینی دێت چێ دەیبینی یۆنان دەیبینیت نێچیریش بەریتانیا و فەڕەنسا دەیبینی ئەوە لە حسابی ئەو زیندانیانە بوو نێچیر ئەو گەمە قێزەوە نەیکرد کە کێشەیەک کورت بەو کەیسەی 10 هەندە ڕسواکرا لەبەر ئەو نمونەزەکی ئەوەندە قێزەوەنی پیشان درا لە حکومڕانێتی دار و بەر کەس نما ینی ئەمنستیش 58 ڕۆژ هاوڕێیان کەمپینی نێدەوڵەتی کرد هەرچی کەسایەتی گەورەی بەس لە سوید ئێمە 2000 کەیسەکەی کە وەزارەتی خارجی جگەلەوەی ئێمە مەسەڵەن 3000 لەگەر بەرپرسی دۆسیێ عێراق سویدینە هاوڕێیان ئەوانە سەرۆک و جێگرەک ئەوەنە لەگەریان دانیشتینەوە ستاش بەردەوام بە چات و ئەوە هەیە لەگەڵیان سویدینە مە بەوە ساتیان لەگەر بەرپرسە یەکەمەکانیان دەکەین و بەشەکیان دەناسین خواڕیان ئەو جیلەی کە لە ناو پەرلەمانی ئەوروپا و سوید و ئەوانە پێڕاگەی مەسەڵەن لە سوید زۆر بیان وەخت خۆی بەس ئەندام بوودا بڕوا بکەن ئەو ئێستا ئەو بارەحاڵ قەزمە سەدەی نێچیر ئەوەی استغلال کرد تەنیا لە پێناوی ئەوی مەسروری ڕسوا بکە و نێچیر هۆکاری سەرەکی بوو لە ئازاد نەکردنی ئەو زیندانیانە دەبی ئەو حەقەتە بەعز بکرێتن و نێچیر ڕسوا بکرێتن لەسەر ئەوەیە یعنی ئەزانم تاکتیکی سیاسی هەیە نێچیر بەس ئەوەی ئەتوو کردن لە ڕسواکردنی کێشەی کورد لە مانەوەی ئەو 6 زیندانیا قیمەی بێ ئەخلاقیت بوو ڕاستە مەسرور دیوەکەی ئێرهابیەکە بوو بەڵام ئەتوو نەبووای من دڵنیا بووم دوای ئەوەی کە ئەو کاردانەوە گەورە نێودەوڵەتیە بوو بە تایبەتی وعددان بە ئەمریکی و ئەوەکان مەسرور بەری دەدا وەکو گوتم لە میدیا گۆڕانکاری بە خطابیان داهات ئەوە پارێزەرەکان بڕۆ لێیان پرسن کە چوو بوونەکەن بەنگینی سەرۆکی دادگای پیا هەڵچوونەوە
والمسرور ليك دوشن بدأت باس كدو بلام دوای ئەو ملهوڕیەی مەسرووری کە لە نێچیری کە لە هەموو شوێنێک دەگۆ بەری دەدەم ئەگە مەسرووریش ئەوەی نەکاتن لێبوردنی تایبەتیان لۆ دەرەکەم مەسرور لە دوو شوێن هاوڕێیان لەناو بادینەکان گوت کورسیش لە سەدا بنێن بەریان نادەم یعنی لەو ناوەی ئەو شەش زیندانیە و ئەو کەیسە و کێشەی کورد و مەسەلەی دیموکرازیەت بۆ قوربانی ململانەی بەو دوو پسمامەی بۆیە هاوڕێیان نێچیر هیچ کەمتر نییە لەو کەیسە لە مەسرور بارزانی دەبێ ئەو حەقیقەت هەموو خەڵک بزانیتن و نێچیر بڕوا بکەن بە حکمەوەی مەسعود پێگەی نمایە لە ڕووی نێودەوڵەتیەوە ناتوانێت هەر بەگەر دەچن استقبالیش دەکەن مەسعود و مەسرور نێچیرە خەڵک دەبەنیان ئەوە تا وڵاتانەوە کوشتە شکلیە لەبەرەوەی پێگەی داری نمایە لە ڕووی قانونیەوە مەسەن ناتوانێت بێت یەک وڵاتی کەس استقبالی بکە بە چی استقبالی بکە بە هەر بەخۆی لە ئیزمی دیابرێت سەرۆکم بەبێ ئەوەی دیاربی سەرۆکی چییە کورە کاک مەسعود تکایە پێمان برێت بە سەرۆکی چی سەرۆک بارزانانی ئاخە سەرۆکی چی یعنی پێت عیبە برێت سەرۆکی پارتیمە بەهەرحاڵ مەسروریش ئەو پێگەی لاواز بوو بەهۆی ئەو کەیسەوە ئێستا نێچیرە منەزری هەموو ئەو شتانە یەک لەوانە مەسەلەی ئەو هەڵبژاردن و ساختەکاریە کە کرا نێچیر ئەندازیاری ئەو ساختەکاری و بەرمەجکردنە بوو لەگە تورکیا لەگە ئیمارات هەموو شتان دێتانەوە بیست کە لەگەر دووجار نێچیر چوە ئیمارات و پەیوەندیشی تند و تۆڵی هەیە نێچیر لەگەر هەموو دەوڵەتەکانی لە ڕووی دیبلۆماسی لەوان زیرەکترە کاری وا ناکاتن یعنی بەجددیە من ئێستاش دەڵێمەوە لە شوێنی مەسرووری باە دوومانجی یەکەم بەری دەدا مانجی 11 دووبارە ئەوانەی بەردا چکۆ ئەمە پێشەش ئەزمونمان هەبووە لەگەر نێچیری کە سەرۆکی حکومەت بووە زوو واز دەینیتن یعنی ئەو قینە پیسەی نییە بەڕاستی مەسرور هیچ هەر هەندە ملەی لە شتەشی داگرت یعنی ئەو هەست پێ ناکە کاکە ئەو کێشەی شەخسی نییە ئەو کێشەی حکوومەتە ئەوە کێشەی قانون تو دەوێت بە قانون بجوڵێەوە ئەگەر ڕکابەرەکەشت بی بەڵام نێچی یاریەکی زۆر قێزەوەنی لەو کەیسە کرد هاوڕێ ئەوە دەبی لەو مێژوو بنووسرێتن باز بکرێ ئەو زەلەکن نێچێتی ئەوروپا هاوڕێیان ئێمە یعنی خۆش نیەوەندە بڵێن بڕوا بکەن ئاگامانە زۆر وردەکاری هەیە یەکێتی ئەوروپا و ئەو کەیسە ئێمە یعنی دەزانین چ مەیلێک دەڕوا و مەیلی چێ گرنگی پێدرایە و ئەو برادرە دەزانین یعنی کە قسە دەکەم و برازانی مەیلی چێ کە تەناو بەشی ئەرشیف کورە بابە وەڵایی بەهەرحاڵ لێیگەڕێ هەر هەندە مەوزوع هەیە یعنی لە ناو یەکێتی ئەوروپا بنەس ئەوە قسەی نێچیرە وەخت خۆی لای وەرشم کرد ئەڵێ شێروانتان کردە ماندێلا ئەمن حەز دەکەم بەری بدەم لە کراوان شەمۆی دەگوت بەڵام دەرەقەتی ئەو دووبەرەی نایە مام و مەسرور بارزانی تەعالای هەموو ئەوروپیەکان ئەوهای گوت هەموو بڕوایان دەکرد کە نێچیر فعلەن حەزی لێ بەس دەرەقەت نایە بەڵام بڕوا بکەن ئەوەندەی نیازی نێچیری ئینتیقامی بوو لە مەسرور بارزانی کە ئاوای لێ بکە نیازەکەی بەردان نەبووە هاوڕێیان خاڵشکە با بێمە سەر ئێستا کە مەسەن کۆمەڵێک ئینفتاح ڕوویدایە لە عەقڵی مەسرور بارزانی چکە ئەوەی ئەو ئازادکردنانە هەق مەسەلەی قانون و حاکم نییە ها لەو دادوەرانە هەندە بڵێن تەحەدای دادگا دەکەن و ئەمرە چکۆ ئەمە ئاگامان لێیە یعنی ئەو ئاسایشەی کە دەگۆ قوزە قورد بوو ئەڵێن ئێستا لە ناو دادگەنە زۆر نەرمە لەگەریان بە تایبەتی ئەو ڕۆژەی ئەخیری ئاوی لە بۆ زیندانیان بردیە باران بارزانی تەوان هاوڕێیان من لە بۆم نییە بڕوا بکەن بەردەوام تەلەفۆن لە ئەوانە دەکەم ئەو بارانە دەزانی نامە چشم لۆ ناردیە باران بارزانی جێ لێ ڕابگرە لۆم کرد یەکسەرە سەری قەپات کردم کە گوتم قادر نادرم بەهەرحاڵ دوێنێ شێروانوان هەر پێنجیان کە پەرت کرابوون گۆدار و شڤان و چاریان هەر چاریان چکو گۆداریشتان لە ئاسایشە لە یەک ژوورداندرا خاڵشکیان و جێبەجێکرانی زۆرێک لە ئینفتاح ڕوویدایە و ئەو بڕیارە بڕیاری مەسرورە بۆ زانیاریتان تند بن شل بن یعنی مەوزوع ئەوەیە دادگا و شتیچ ئەوە نییە تعلیماتێک دێ لەگەریان تند بن لەگەریان شل بن ئەو شل بوونوش ببوون هاوڕێن هێشتا حاڵەتی نەخۆشیەکەم ئەو ئەنفلۆنزا بوو
هەر ئەو جەنجەفیل و چاو ئەو شتانە زۆر باشە لە هەمووی خۆشتر یەکشت بڵێم قەنەفرەی کە کوردەواری خۆمان ژن لێرە لە کە پوی خۆی دادەنا بڕوا بکەن باش یەکێک لەو شتانەیە کە لە بۆ سەحەتی ئینسان لە ناو چاوەکرێ زۆر باشە بەهەرحاڵ ڕەنگێندە کەس ئەوە نەبی بەڵام قەنەفەر یەک لەوانەیە مادەیەکی زۆر بەکەڵکە ئەوەی وای کردێ نفتاح ڕووبدە دووسێ سەبەب هەیە چکو زەختەکە گەلەکەم بوو تۆ لەسەر مەسرۆری ها یعنی بابێن بە ڕاشکایی بڵێن هەرچی کرا کردمان یعنی ئەمە نازانم یعنی چ بچی نەگەرێکێتی ئەوروپای دووبارە کە ئەمە گەورەترین کەمپینمان کرد هەموو ئەو برادران دەزانن بە تایبەتی کاتێک جۆزیف بورێل ڕەفزی دیداری مەسرور بارزانی کردەوە ئەمە دەزانین بڕوا بکەن لە سەروی 3000 میل ناردرا بوو لە بووی لە سەروی 3000 میل دەتوانین بڵێن ناردرا بوو چکۆ ئەمە دەزانین برادر و شت هەن لەو چوار دەوروبەرانە چ خەڵکەک نامەی ناردیە یان ئەوەتە لە بۆ ئێمە گەڕایتەوە خەبەر و شت لەوە نەبوو بۆ ئێستقبالی نەکرد مەسرور بیرتانەوە شوم بزر بوو مشکاک ڕەنزەر گڕایی بە تاقتەنە لەو بڕۆکسلەی مانجی 6 ببورن بە دوای دوو بوو مەسرور دوو جار هاتە ئەوروپای جارێک مانجی 6 بوو جارێک یەک دوو مانگ پێشترێ بوو بە هەرحاڵ کەتە دوی بە تاقتەنە بوو ئەو هەموو ئازادی خواز و قسە زلا کەس ئەوە نەبوو جاری دووەم کاک پێشۆ ئیسماعیل لەگەلی چوو کە جێگای ڕێزە یعنی وەزعی زۆر خراپ بوو هیچ کەسێک ئامادە نەبوو چکو دەچوو هەر شوێنێک ئێمە کەمپینمان دەکرد حتا لەوەی ڤاتیکان ئەگە بێتانەوە بی یەکێتی ئەوروپا یعنی زۆر برادر کەمپینی 2000 ناویان لە بۆ ناردیە خەڵک هاوڕێیان من یەک شت بڵێم بڕوان پێ بکەن ئەوەم لە بۆ ئەو نییە ئەمە لە کەیسی کەمالی سید قادرەوە ئەوم دیت کەم بۆ خۆم لەو کاتیەوە پەیوەندی نێودەوڵەتیم لە 2005ەوە زۆر ئەو کرد بەدەیان کەس هەن لە ناو هەموو حیزبەکان لە ناو هەموو خەڵک هەن لە ترسە بەس هەنە بۆ خۆی تەبعی وایە ئاگاداری ئەو ناوەندە جیهانیانە دەکەن مەیلەکە چاتەکە برادەریان هەیە هەموو ڕەوەندی کوردی لە ئەوروپای تێکەڵچێژ بووە پەیوەندیان بەو ناوەندە جیهانیانە هەیە ئاگاداریان دەکەنەوە بە سەدان کەس لە ئەو کەیسانە ماندی بووە بە سەدان کەس هەیە ناوێ ینی خۆی ئەلامکە بەس هەشە هەر بۆ خۆی پێعیبە ینی بەڕاستی ئەمنەوە بۆ پێی دەڵێم کاکە ساوی جێرمی کۆربینیەوە کرد پێی دەڵێم کاکە وەرە ناوت دەنووسین ئەوە حەقت چ ڕەوای خۆتەوە چالاکی پێشمەکە دەرێ نا ئاخر چالاکی جێرمی کۆربین کەم نەبوو کە کرا بەڕاستی سەرۆکی گەورەترین حزبی پارتی کرێکارانی بەریتانیا کە ئەمریکا و بەریتانیا هەنن و 4 حزب دوو حزب لە ئەمریکا هەیە دووش لە بەریتانیا هەموو ئەوە دەیان ساڵە هەر ئەو دوو وەردەگرن سەرۆکی ئەوە بێتە پشت ئەو کەیسە بەهەرحاڵ خەڵکێکی گەلک زۆر ئاگاداری کرد بۆ ئەوروپا یعنی هیچ نمابوو لەگە نەکرێت بۆیە زەختەکە زۆر کەم بوو لە دوای 27 شەشەوە کە بڕیارەکە دەرچوو هەموو مانگەش نەقەنە ئەدەبی میتۆدش کە لە بەرامبەر مەسرور بارزانی بەکاربێنین کە ئامادەنی گوێ لە هیچ ناوەندە جیهانیەکان بە تەواوەتی بگرێت ڕەنگی یەکەم ئەزمونیتی لەمە دووە ئەویش بووی بۆ ئەزمونەک ئەو ملهوڕێینەکە هەم دژمنی دەیان کەسی وەکوونێ چیریەیە ڕسوا دەکرێت ئەو تەسەوری دەکرد هەرچی بکاتن لۆی دەستە پێشوەست ئێستا تێگەیشتیە هەست پێ دەکاتن ئەوە یەکێک لەو سەبەبانەیە ڕەنگی مەسرور ئێستا کە پاشەکشەیە چی کردبی یعنی لێوێ ئاڵە گۆڕێک بکە دوو ئەو بایکۆتا یعنی دەوری زۆر گرنگی هەبوو بایکۆت و پوچەڵ لەسەر ئەو پاشەکشەیە مانگرتنی خۆیان بەڵام زیاتر بایکۆ دێن و پارتی هاوڕێیان 200,000 دەنجی سەرڕای ئەو هەموو سەختەکاریە کردێ لە دەنگدان 200,000 دەنجی کەم کردیە گەمە نییە حزب لە دهۆک 120,000 دەنگی کەم کردیە سەرباری ئەو هەموو ساختەکاریان کردیە بەمبەرمەج کە دەنگەکان ببینن بەرەی ئەوی لە تورکیا نزیکە بە کورد و عەرەبەوە هەمووی گەشەی کرد هەمووی گەشەی کردیە کۆمپلیتیان تەقریبەن کردیە بەبێ ئەگە بیانێ هەر بڕیارێک دەربکەن دەتوانن دەری بکەن ئەکسەرێتی پەرلەمانە بەرەی تورکیا و سعودیا و ئیمارات و ئیسرائیل و ئەوانە لە دژی ئێران بەڵام ئەو 200,000 دەنجی بەس سەرباری ئەو هەموو تەزویرە کردیە
زایدن یعنی 544,000 دەنگ پوچەڵی کردەوە هاوڕێ من دڵنیام لە سەروی 50,000 کەس تێکسی نووسیە ئازادی بۆ زیندانیانی بادینان من دڵنیام لەوە پارتی بەخۆی دەزانی هیچ کۆشتانە 544,000 بی پوچەڵ بکات دەبی چیان نووسیبی لە ناو کامەس داوامان کردووە خەڵکەکی نەک ئەمە داوامان کرد من ئەزام لە هەولێری دۆ خەڵکەکی زۆر بە تەمای ئەو شتە بوو با من یانگۆ ڕابگەینەوە بەشکم زیاتر بی تەمان ئەو کەیسە پارتی ئاوا هەژاندیە دەرسێکی دایە چۆن سەردەشت بووە تارماییەک لە دوو ماڵی بارزانانی ئەو کەیسەش زیندانیانی بادنیان تا ئێستا لەسەر تاوڵەی هەموو گفتوگۆیەکانی ئەوانە ماڵی پارتیە مەسعود بارزانی و مەسرور بارزانی ئەو کابینەیە بۆیە بایکۆت زۆر دەوری هەبوو ئەوانەی دەیانگوت بایکۆت دەوری نییە غەڵەت بوو ئەو جارەی بایکۆت تا ڕادەیەکی باش هەموو حزبەکانی ئەوە کرد بەڵام من دەمەوەتان پێ بڵێم هاوڕێیان دیکتاتۆر وایە تا لە تەبلی سەرچی نەدرێت خۆ پیشاندانی ڕوخان نەگاتە بەر دەرگای ماڵی ئەو هەر دەرێ فشەیە دێتەوە یعنی تەبعی وایە هەموویان وانە سەدامتان دیت ڕەزا شاتان دیت ئەو حوسنی موبارەکتان دیت هەر گاڵتەیان پێدێ حتا ئەو کاتێک کە دەگەنە ناو قەسری جمهوریش با بڵێن ئەو کات هەست پێ دەکەن ڕوخانیانە ئەگەران دڵنیام بەڵام ئەوانە هەشتی زۆر باش بوون ئەزمونێکی گرنگ بوو ڕیفراندۆمێک بوو لەگەڵیان کە بەداخۆم بۆی نەخۆشی نەمانتوانی ئەو کەیسە زۆر استقلال بکرێتن کە شەقازلەیەکی گەورە بوو لەو دەسەڵاتەی درا لە پارتیوێچێتی درا و تووڕێیەکی خەڵک بوو زۆر بەهێمنانی دەری بڕێ بۆیە 544,000 دەنگ پوچەڵ و 2,100,000 بایکۆت لە 3,400,000 ئەوە ژمارەیە نەگەمە حزب بی سەرباری هەموو سەختەکاری 165 خەڵک بایکۆتی کردیە من دڵنیام 175 دڵنیام لە سەروی ئەوە هاوڕێیان ئەو 175 15 کەش حزبەکانی بکەیە کە دژە پارتیوێچێتی یعنی ئێمە 185 خەڵک لە گەرمانە ئەگە بتوانین استقلالی بکەین هاوڕێیان من دوایین قسەم لەسەر ئەوەیە خوشکان برایان بۆی بەغەڵەتیش لە وشەی هاوڕێیان لە دەوم زۆر دێتە دەرێ ئەوە یعنی ئەو کەیسێکی زۆر زیندووە تا ئێستاش هەم لە هەموو شوێنێک و ئەوانە بوونە سیمبولی بەرخودان ئەلەو کاتەی خەڵک بە لێشا و بە حزب بە ئەوە ئینهیاری کردبوون ئاژبەتاڵ کورەوەکو کەس بەخوام زۆرم پێشەرمە ئەلە وەختەی خەڵک هەموو ئینهیار دەکا ئەوانەوانەی بەرخودانیان گۆتەوە ئەزمونێک بوو لە مەعمل ملانێ لە نێوان دەنگە ئازادەکان کە ڕۆحیەتێکی زۆر سەوری جوانیان داوە بە خەڵک کە ئەوانە قائیدی ئایندەن ئەو ئاسایشانەی ئەزیەتتاندا قاید چییە دوو قوربانی بدەی ئازادی خواسیە قوربانی بدەی خۆ بە دروشم نابی بەوانە دەکرێت بەو دەنگە جوان و بوێرانە دەکرێت کە ئەو قوربانیەک دادنن ماندێلە بچ بووە ماندێلە بە زیندان بۆ ماندێلە گیڤارە بچ بووە گیڤارە خۆ بە قسە گەورەکانی نەبووێ نانا بە ئەوەی کە تا شەهید بوون کۆکۆڵی نەدا قائیدەوەی قوربانیەک بەجیبێلی سیمبول ئەوجە فێڵیش لە میلەت نەکەی یعنی ئەگەنە دەبیە قەشمەر بەهەرحاڵ هاوڕێیان قسەی کۆتایی من ئەوەیە نێتی ڕۆڵەشی زۆر خراپی دیت لەو کەیسا پێویستە ڕسوا بکرێت و باشترین وەڵامیشی من زۆر دڵخۆش بووم کەوەی کە ئەو برادرانەی لەندەن ئاوا سوک و ڕسوایان کرد شایستەی نێچیر تۆ لەولا بڕوا بکەن بەدەستی دووسێ ئەوها جواب بۆ ئێمەژات کاگنێتی ڕێی باشە و هەر هیچ نەبی لە کۆتایی لێبوردنی گشتی دەرکا و هێور بنەوە و خەمتان نەبی کۆرە دانیشە فشەکە ئەخیری ئەتوو سەبەبی ڕئیسی بووی لە بەرنەدانی ئەو شەش زیندانیە من ئەوە نەک لە بۆ پاڕانەوەی لە بۆ مەسرورەکە عەقڵی لە دیکتاتۆرێکی وەکو ئەردۆغان و سەدامی نزیکە بەس ئەتووت نەکرد بە مەسرور تەسلیم ببوو یعنی گەیشت بە قەناعەت کە بەریان بدە وەڵام منێتی ئەوەندەی استفزاز کرد باجەکەی ئەو قوربانیانە کێشەی کورد بەگشتی و ئەو زیندانیانەی بادینان و ئەو هەموو شەو نخوونی و ماندووبوونەی بە هەزاران کەس کرد بەڵام ئەزمونێکی خەبات و تێگۆشانیش بوو سەرکەوتن
سەرکەوتن ئایندە بۆ ئێمە پارتی وێچێتەکان دڵنیابن مەسئولەکانی پارتی وێچێتە ئێستا خۆتان پێیانتەرە ڕۆژێک وەکو بەعسیەکان و دەتان بینین چاوتان شۆڕ دەبی لە بەرامبەرمان کە پێتان دەڵێن ئێوە بەعسی بوون سەرتان نووی دەکەن سەرکەوتن